ناوم جمال علي حسن. اما تقريبا 37 ساڵە منە ئیشەکەم لە خوار ئیشمانە کرد لە جەلولا ئیشمانە کرد ئەمە تقریبا 6 ساڵ ئەمە کەلار هەرم ئیشەکەم ئیشی ترم نییە حالیان من ئەمە ئیجار کرێخانی 200,000 ناردەم سێ مڵاڵمەیە هەرم ئیشەمەیە ئەمساڵ ئیش هەر یەکجاری نەما ئەمساڵ ساڵ هیچ ئیش نەما معاشیان بڕی لە خەڵک ئیشەکە هەر نەما یەکجاری ئیشەکە نەما حالیان ڕژی 10,000 نادەر ناکەین ئەی خاوەن سێ مڵاڵم و هەر سێ مڵاڵەکان شیرە خۆن و قاسە بە خەڵژەیە 5,000 دەر ناکەم ئیمە ئیشمان هەبان مۆزەف معاشیانەوەی ئیمەش ئیشمان نییە معقولە تو 6 مان نەتوانانی معاش پێشمەرگە بدەی ئەم حەمکە پارە چی لێکەی ئەم حەمکە نەفتە چی لێکەی نەفتەکەی حەسیرە نەفتەکەی خوار چی لێکە نەفتەکەی کەرکووک گشتی وەدە فڵدانبی چیەکە پارەی مەرزە چی لێکەن وەڵڵا ئیشەکە وەک نەمایە سار گاڵتۆ خۆمانەکەن ڕۆژی 5,000 دەکەن 5,000 بە چیەکە جاران باش بی لە ئەم نەخۆشی وایە کرد و ئەم معاشیانە کەم کرد معاشیان کەم کرد و معاش نادەن و ئەتر خەڵک دارزیە ئەدە معاشەکە خاصەوە بێ وەک جاران بێ 2019 ئیشەکە ئەگەڕێتەوە بۆ بازار و خەڵک ترسی نییە و لە بیانەوە 4,000 دەرکردیە 4,000 بە چیەکە من ناو عوسمان محەممەدە لە ساڵی 1990 دەستم بەم پیشەک بووە سەرەتا لە باقبە و بۆ یاخیمەکەت لێ فێر بووم وەڵا پێ ڕازیم لەخوا بەجێ پێ قەناعەتم وەڵی ڕۆژ وایە باشە ڕۆژ خراوە ئیمساڵ قەیرانەکە زۆر گەورەیە بازارێکی سەخت کرد ژیانی بازار زۆر سەختە ئیمساڵ وەڵا ئەوەی ئەم ئیشەی بێ سەردامانەکات پێڵاوە جانتایە و هەرمانەیە